ئەمە نوسکە 12 ساڵەی شێ فرۆشتنی باسوق و سوزوق و بەرهەمە خۆماریەکانەکەین. شکاگوتی ئێمە لەسەر ڕێگای شەقراوە و هەرین ئەو مەنتیقەش بەوەی بەناوبانگەکەی شتەیە خۆماری زیاتر لێ فرۆشێتن. باسوق و سوزوقە و نانە قەیسیە و نانە عەلوکێ و خەرکەیە داوای کەشەکات نوچی مێوژە و سەرەزاتە و تەمەرندیە و سرکەی خۆماریە و دۆشاوە شتانە شکا فرۆشین لێرە. زیاتر مەرغوبەکەی باسوق و سوزوقە و دەکات نانە قەیسیە. ئێرەش بوویتە شوێنە ئیشتە کۆنەکانی لە ئەفرۆشە ئیشتە خۆماریەکان ئەو خەڵکی لە سلێمانی ڕادێبێرەدا تێپەڕە چونکی ڕێەکە ڕێیەکی سەرەکیە ئەشیاەکەی مەبە و نوعی بەناوبانگ بوو و زیاتر ئەفرۆشێت بە تایبەتی باسوق و سوزوق کە لە مامەجەلکەی لە شەقڵاوەی دروستەکریان نانەقەیسی زیاتر نانەقەی شەقڵاوە بەناوبانگە لێرە خەڵکەکە زیاتر ئەوانی خەرک لە بەسرا لە هەموو عراق لە وڵاتەکانی دیش دێن ئەوە شیایی کە لێرە ئەبینن لە جێکانی درنیا لێرە ئەیکڕن. و تقریبا 10-15 ساله مل سیکه. اول سیکه های بنی بی 6-7 دکانک بی. نوکه می تاتیم ویره تقریبا هم نزدیک 35 دکانانه. بره شول هبی. بره احتمالات تانکی مداب 2 ورقه و نیواب 3 ورقه. اداره ما پید بی عامل جی مهبین عامل ماجی درد که مکیریا خواهش داره الحمدلله شول باش بی. و تقریبا 2 هفته حرکت شولی بچه چهتری بیش برینو که اما اگجار سیک راستایی بی تمامی و نزدیکی 2 هفته آول زاخواریش آوی بچه که کیمه خلق یه حالت تانگه کبت بینات قطع مجبور تانگه دیزیده کتن و مال به آوش هر ناقتتن شبر هند تیتینن داره و 2 هفته که باشترش برینو که الحمدلله چهتره. ئێرە باخچی ئاژەڵانی باخی ئێرەمی تەرانە ئێمەش لەگەڵ هەندی میوانمان لە شارە جوانەکەی هەڵەبجە شەهیدەوە هاتووە ئێمەش هەوردمان بۆ ئەم باخچی ئاژەڵانە شوێنێکی جیاوازە لەگەڵ هەموو باخچەکانە کە شوێنێکی زۆر جوان بە ئاژەڵانێکی زۆر متفاوت و جیاوازەوە لە زۆربەی شتەکانی تایە لە هەموو نەوعێکی. هەرچاری بێمە تاران سەردانی باخچەی ئاژەڵان دەکەم جێژی دلگیرە ئاژەڵەکان پاکن جوانن زۆرم خۆش دەوێ هەر کاتی دێم بەشتێکی سەرسان دەبم هەرجاری دێم بابەتێکی نوێ دەبینم لە ڕووی داراییەوە مەسرفی کەمی دەوێت بەس وە لێ ڕێگاکەی دوورە